بینەرانی شار پرێ سڵاوتان لەبێ لە ئەڵلقەی ئەم جارەی ئارمادا هاتینەوە خزمەتی ئێوە بۆ ئەڵلقەی ئەم جارەشمان میوانداری خاتوونێکمان کردووە ئەو خاتوونە خۆشەویستە لە ناو کۆمەڵگەدا و کەسێکی ناسراوە خاتوو بڵێسە جەبار فەرمانە ئەو لە ئێستادا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە خاتوو بڵێسە ئەم کاتت باش ئەم کاتەی ئێوەش باش پێمان خۆشە ئێمە هەمومان ئەزانین بڵێسە جەبار فەرمان کێیە بەس پێمان خۆشە لە زاری خۆتەوە دوو خولەک پێناسەیەکی خۆتمان بۆ بکەیت. من کوردێکی کوردستانیم و وەکو هەموو هاوتەمەنەکانی خۆم بەشی هەر زۆری هاوتەمەنەکانی خۆم و ملەتەکەمان لە غەریبی و لە بڵێن لە غەریبی لە شارێکی غەریبا لەدایک بووم و بەشی زۆری تەمەنم یا لە شاخ و پێشمەرگایەتی بووە یا لە دەربەدەریا بووە لەگەڵ ئازاری میلەتەکەما گەورە بووم هەر لە مناڵیەوە وەکوتم چی لە شاخ و پێشمەرگایەتی بۆ بێ چی لە دەربەدەریا بوو بێ تەمەنم ئێستا بەرەو 46 ساڵەیەوە بزانم موالیدی 75 لە بەغدا لە ڕەسافە لەدایک بوومە دوای نیسکۆی بڵێن دوای ئاشپەتاڵی 1975 کە باوکم و دایکم گەڕاونەتەوە لە بەغدا من لەوێ لە دایک بووم دواتر باوکم سژن کراوە و دایکم نەفی کراوە بۆ ئاکرێ لە زانکۆ لە ئەڵمانیا تەواوم کردووە ماجستێرم هەیە لە ئیقتصادی زراعیە دایکی دوو کچی جوانم ئێستا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانم و ئەندامی پەرلەمانم لە خولی 4 لە بەغدا سەرکەوتوو بێت. خان ئەمەوێ سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم تۆ وەک کەسایەتێکی سیاسی و دیار خوێندنەوە چییە بۆ دۆخی ئێستای هەرێم؟ دۆخی ئێستای هەرێم پرسیارێکی قورسە دۆخی ئێستای هەرێم ئەبێ لە چەند ڕوانگەیەک و سێریکی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سەربازیەوە لە چ ڕوویەکەوە هەڵسەنگاندنی بۆ بکەی بێگومان ئێمە قەیرانێکی زۆر زۆرمان هەیە عێراق هەمووی تێکرا بە قەیرانێکی زۆر گەورەیە تێپەڕێ بەڵام هەرێم زیاتر ئەو قەیرانانی کە لەسەر هەرێمن نەتوان بڵێم دوو بەرابەرە بە حکمی ئەوەی کەوا ئێمە دوژمنیشمان زۆرە دراوسەکانمان هاوکارمان نین وڵاتێکی سربەخۆنین ئێمە جوزئێکین لە عێراق لەبەرەوە کێشەکانی کە لەناو هەرێمایە دوو بەرابەری کێشەکانە کە لە عێراقا هەیە چارەسەرکردنی ئەستەم نییە بەڵام ئێرادەی پێویستە ئێرادەیەکی بەخۆتی پێویستە ئێرادەی هەموو حەزبولایەنەکانی پێویستە کە هەموو تێکرا پێکەوە ئیش بکرێ بۆی بتوانی سەرکەوی بۆی بتوانی بەسەر قەیرانەکان ئازاڵبی ئەگەر هەر یەکە بەلایەکە ڕاتکێشێ و هەر حزبە و بە نەهجێک و هەر کۆمەڵێک و بەلایەکە بێگومان سەرکەوتن بەدەست ناهێنین و ئێستا ئەم قەیرانی ئابووری کێخی عێراقی گرتووە بەعام عێراق قەرزێکی ئێجگار زۆری کەڵەکەبووی لەسەرە ئێستاشی پێوە بێ ئێمە قەرزێکی زۆری جەنگی کەنداومان لەسەرە داگیرکردنی کوێیت قەرزارێکی زۆری سعودیین ئەم قەرزانە هەمووی ڕاستە لە ئێستاە ئەو وڵاتانە داوای ناکەنەوە بەڵام هەر قەرزی کەڵەکەبووی سەر عێراقن و ماونەتەوە بەداخەوە هەرێمی کوردستانیش لەم ماوەی چەند ساڵی ئەخیرا قەرزێکی زۆری کردووە و قەرزێکی زۆری هاتوۆتە سەر و بەداخەوە ئەبێ بیڵێم کەوا ئێمە لە سیاسەتی ئابووری سەربەخۆیان سەرکەوتوو نەبووین و ئەو سیاسەتی کە گرتمانە بەر کە هەموو دڵێکمان دڵمان زۆر پێی خۆش بووە هەموو لایەکمان حەزمان نەکرد کە سەرکەوتوو بین هەموو مرۆڤەکان سربەخۆیی مرۆڤ بدایەت لە سربەخۆیی ئابووریەوە دەست پێەکە بە هەمان شێوە سربەخۆیی ملەتێک لە ئابووریەوە دەست پێەکە بەڵام بەداخەوە سەرکەوتوو نەبووین تایە و ئەمە وای کرد کە بەرەو عێراق بگەڕێنەوە و ئەو گەڕانەوەیەمان بەرەو عێراق ئێستا باجی زۆری ئەین و ئەگەر یەک و یەکگرتوو نەبین بێگومان باجی زیاتریشی ئەین.
بڵێ سەخان تۆ وەکو ژنێک کە پۆستێکی سیاسی و هەیە و ئەندام پەرلەمانیشیت لە ئێستاە ڕۆڵ و پێگەی ژن لە کاری سیاسی و ئیداریدا لە چ ئاستێکە ئەبینیت؟ من بە حکمەوەی کە ئەندامی پەرلەمانی بەغام ئەبێ هەموو جارێک یەکەم وەکو عێراق باسی مەسەلەکان بکەم دواتر وەکو هەرێمیش ئەگەر وەکو عێراق باسی بکەم ئەوە لە ئاستێکی زۆر خراپدایە. عێراق یاساکانی عێراق زۆر دژ بە مافی ژنن و بەداخەوە تایە خراپتر ئەبێ. ئێمە تا ئێستا هەڵمانیاوە لە پەرلەمانە یاسای تونند و تیژی خێزانی تێپەڕێنین کە لە هەرێمی کوردستانە خۆشبەختانە ئەو یاسایەمان هەیە و ساڵانێکە ئیشی پێکرێ و هیچ نەبێت لە ڕووی یاسا و قەضائیەوە تۆ مافی خۆتێ هەیە و یاسای خۆتێ هەیە دژ بە تونند و تیژی خێزانی و بە تایبەت دژ بە تونند و تیژی دژ بە ئافرەتان. بەڵام لە عێراق تا ئێستا نەمانتوانیوە ئەو یاسایە خوێندنەوەی بۆ بکەین و تێیپەڕێنین. بربەستێکی زۆری لە پێشە و دژایەتیەکی زۆر ئەکرێ بەداخەوە بە ناوی دینەوە دژایەتی ئەکرێ کە ئەو یاسایە هیچ پەیوەندیەکی بە دینەوە نییە و ئەو ترێ لە دینی ئیسلامە مافێکی زۆر دراوە بە ژن. بەڵام زیاتر مەسلەی پیاو سالاریەکەی لە دیدی پیاو سالاریەوە دژی ئەو یاسایە ئەوەستنەوە و تا حدێکی زۆر هەرێمی کوردستان لە بەغدا وەکو ئەوروپی سەیرەکرێڵە ئێوە یاسای ئەوروپیتان هەیە و ئێمە ئەمە بۆ ئێمە دەست نایەوە قبوڵی ناکەن. بەڵام گەربەی لەسەر هەرێمی کوردستانیش ڕاستە ئێمە یاسای زۆرمان هەیە کە مافی ژنان ئەپارێزن بەڵام هێشتا کە کاری زۆری ئەوێ هێشتا کە هیچ هەمومان لەو بڕواایان کە نەگەشتوینەتە ئەو خواستەی کە خۆمان ئەمانەوێ و ئەو تمۆحەی کە ئێمە هەمانەوەکو تاکی ژن. ڕاستە لە تێکڕای کۆمەلگا گەر سەیری بکەی لە هەموو جومگەکانی کۆمەلگایە ژنبوونی هەیە و تەواجودی هەیە و خۆی سەلماندووە. تۆ پێ دوایە ژنان توانی بێتیان لەو کارێک کە تێدان جێگە دەستی خۆیان دیاری کردبێت؟ بێگومان لە کۆمەلگەی کوردەواریە تێکڕا و ئێستاش لە هەرێمە جێدەستی خۆیان لە هەر شوێنێک خاتوونێک کاری کردبێ هاوشانی پیاوەکە کاری کردووە باش یا خراپ. بە تەسەووری من هەمیشە ئافرەتەکان ژنەکان لە کارەکانیانە سەرکەوتووترن لەبەرەوەی زۆر جددیتر کارەکەیانەکەن و لەبەر ئەوەی زیاتر لۆمە ئەکرێن و تانیان لێ ئەدرێ بۆ سەلماندنی خۆیان دائیمەن لە ئیشەکانیانە زۆر جددیترن. بۆ نمونە مامۆستای ژن زۆر جددیترە. من نامەوێت دژ بە پیاو نیم هیچ کات بۆ فێمینیستی نیم. من لەگەڵ مافی تاکەم من لەگەڵ مافی مرۆڤام و لەگەڵ یەکسانی جەندەریام من بە هیچ شێوەیەک فێمینیستی نیم. بەڵام ئەمە دائیمەن لەبەرەوەی ژنان زەختێکی زیاتریان لەسرە و زیاتر لۆمە ئەکرێن و لەبەر ئەوە بەر ئەم هۆکارانە هەمیشە لە کارەکانیانە زۆر جددیترن و هەوڵیان سەرکەوتووتر بن. باشە ژنان هەمیشە گلەی ئەوواکەن ئەڵێن ڕێگری هەیە بۆ ئەو کارێکە ئەمانەوە بیکەین بەڵام کەمیش نین ئەو ژنانەی وەک جەنابێت گەشتونەتە پلەی ئێستا. چی وا دەکات ئەو بربەستانە تێپەڕێتێکەیەتە بەردەم ژنان بۆ کارکردن؟ مە هەمیشە وتومەوە لەو بڕوایم بربەستی سەرەکی بۆ هەموو تاکێک بە تایبەتی ژنان خودی ژن خۆیەتی. تۆ ئەگەر خۆت لە ناخی خۆتە ئازاد نەبی و خۆت مێشک و بیرکردنەوەت ئازاد نەکەی ئازاد نابی. واتە بربەستی یەکەم و بربەستی سەرەکی خودی ژنە کە من ڕۆشتم بۆ هەر کارێک بۆ هەر شتێک ئەبێ خۆم قەناعەتی تەواوەتیم بە بوونی خۆم هەبێ بە توانای خۆم هەبێ و خۆم ئازاد کردبێ ئەو کار دەتوانم بۆشی بجەنگم. بێگومان هەموو کەسێک بربەستێتە پێشی و منافەسە لە بینی هەموو کەسێکە هەیە لە بینی هەموو تاکێکە هەیە لە بینی پیا و پیاوە هەیە لەسەر ئیشەکان لەسەر کارەکان لە بینی ژن و ژنە هەیە. بەڵام ئەو مەسئولیەتانەی کە لەسەر ژنن بێگومان وای کردووە کە قورسر بێ هەرچۆنێک بیهێنی و بیبی. ئێمە هەمومان دایکین پێویستەکە دایکایەتی بکەین ماڵداری بکەین و لەگەڵ ئەوەشە بە ئەرکی تر هەستین ئەمە ئەرکەکەی قورسر پێ دوای پشتیوانی خێزان هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی ژنێک بچێتە پێشەوە لەوانەیە سەرەتا حەزێک بێ لە دڵێ بەڵام ئەگەر خێزان پشتیوانی بکات هەنگاوی زیاتر بنێت بۆ گەشتن بۆ مەبەستەی کە خۆی هەیەی. هەموو تاکێک پشتگیری پێویستە هەموو تاکێک تۆ
پێویستەکە پشتگیری کوڕەکە و بکەی بۆ ئەوەی بگا بۆ ئامانجی بۆ هەدەفی کە ئەوێ بە هەمان شێوە پێویستەکە پشتگیری کچەکەش بکەی واتە خێزان پشتگیری خێزان زۆر گرنگە بۆ مناڵەکان تێکڕا بەڵام بە حکمی ئەوەی کەوا ئێمە لە وڵاتێکی پیاو سالاریین بێگومان پێویستەکە زیاتر پشتگیری کچەکە بکەی و زیاتر ڕێگەی بۆ خۆشکەی و زیاتر لە ڕووی نەفسیەوە بە قووەتیکەی کە بڕوای بەخۆی هەبێ ئەمانە بێگومان ئەرکی دایک و باوکن ئەرکی خێزان بە دەرەجەی یەکەم بەڵام وەکوتم بربەستی سەرەکی هەموو تاکێک هەموو ئافرەتێک بیدایەت خۆیەتی کە تۆ خۆتێ ئازاد کرد ئەو کات ئەتوانی گەرهات و تۆ دانیشیت و گوێ بە هەموو تەوێ هەموو کۆمەلگە ڕازیکەی و لە هەموو هەنگاوێک تابی لەوە بکەیتەوە چیم پێ ئەوترێ و چۆن لۆمە ئەکرێم چ قسەیەکم یێتە سەر ئایا ئەمە ئەگونجێ لەگەڵدا بوو نەریتە ئایا ئەمە ئەگونجێ لەگە ئەم هەموو قیودە لە مشکی خۆتا بێ بێگومان سەرکەوتو نابی یەکەم هەنگاو ئەوەیە کە خۆت ئازاد بکەی لەو هەموو قیودەی کە لەسەرتا دواتر بێگومان پشتگیری خێزان کۆمەلگا وەکوتم ئێمە لە هەرێمی کوردستانە لە ڕووی یاساییەوە پشتگیری ئافرەت و ژنمان زۆر کردووە لە ڕووی یاساییەوە لە ڕووی واتە ئێمە ئەو تا ئەگەر بیت و بیبینی سەرۆکی پەرلەمانەکەمان خاتوونێکە لە کابینەی حکوومەتە دوو وەزیری ژنمان هەیە تەنانەت لە بەغدا دوو وەزیری ژن هەن کە یەکێکیان کووردە و ئەوەی تریان مکەونی مەسیحیە واتە ئەوانیش بڵین ئێمەوە ڕۆشتون لەلایەن کوردەوە ڕۆشتون بۆ ئەوێ بەشی هەرە زۆری بۆ نمونە سەرۆکی فراکسیۆنەکانمان لە بەغدا هەردووکیان دوو خاتونن هی پارتیش و هی یەکێتیش ڕێگە دراوە ئاسانکاری کراوە بەڵام بێگومان زیاتری پێویستە و ئەمێنێتەوە سەر تاکەکە خۆی کە خواستی منافەسەی هەبێ دکتۆرە لەو وەفدانە وەفدی حکومی حیزبی دەبینین ژن نییە بوونی ژن نییە یان ئەگەر هەش بێ نموزەجێکی زۆر زۆر کەمە ئەمە دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە پیاوان توانای ژنیان پێ باش نییە بێگومان بەشداری ژن هێشتا کەمە وەکوتم لە ئاستخواستەکانمانە نییە بەڵام ئەو وەفدانێکیان بۆ بەغدا لەوێ سەرۆکی فراکسیۆنەکانمان بەشدارن کە هەردووکیان دوو خاتونن بەشدارن لە هەموو کۆبوونەوەکانە و تۆ لە هەرێمی کوردستانە سێ سەرۆکایەتی تەیە کە یەکێک لە سەرۆکایەتیەکانیان خاتونێکە ڕێگە دراوە بەڵام لە ئاستخواستانیە و ئەکرێ باشتر بکرێ ئێمە ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕێژەی بەشدار پێکردنی ژن لە هەموو جونگەکانە لە هەموو ئۆرگانەکانە بە ئەنجومەنی سەرکردایەتیشەوە لە 125 و دامان ناوە لە کۆنگرەی داهاتووە بیگەینینە 130 بێگومان لە هەوڵێوەیە ئابینکەوە بەرزتر و بەرزتری بکەین بیگەینینە ئاستێک وەکو وڵاتانی ئەوروپاکە لە 150 نیوە بەنیوە ئەوە هێشتا ئیشی زۆرتری ئەوێ و کاری جدیتری ئەوێ بێگومان بەڵام لە پەرلەمانیش بە هەمان شێوەیە کە ڕێژە دیاری کراوە کۆتا دیاری کراوە ئەم کۆتایە لە خواستی ئێمەیانی ئەکرێ بەرزتر بکرێ بەڵام ڕێگە دراوە و نەبێ ڕێگە نەدرابێ هەندێک کاری جدیتری ئەوێت لە ڕووی دادگاوە دادگاییکردنی ئەو کەسانەی کە بە هەندێک تۆمەت هەڵەسن بە دیدی ئێمە پێویستە کە بە هیچ شێوەیەک ڕێگە بە سڵحی عشایری نەدرێ کە ئەمە زۆر ئەکرێ و ئەمە وا ئەکات کە تونند و تیژی زیاتر بێ و یاسا سەروەر نەبێ گەر هاتوو ئێمە ئەوە نەهێڵین سڵحی عشایری نەهێڵین بە هیچ شێوەیەک و ئەوانەی کە بە تونند و تیژی هەڵەسن بەرزترین سەقفی سزایان پێ بدرێ ئەو کات ئەتوانین هەوڵ بین تونند و تیژی کەمترکەینەوە بە شێوەیەکی گشتی باشە بڵێ سەخان تۆ وەک کەسایەتێکی سیاسی کە ئەندامی سەرکردایەتی حیزبێکی گەورەی کوردستانی و ئێستاش ئەندام پەرلەمانی عێراقیت بێگومان ئیلتیزامی کۆمەڵایەتیش هەیە تا ئێستا هیچ ڕێگریە کاتوۆتە ڕێگەی بەڕێزت کە توانی بێتت زاڵبی بەسەریا مەبەستن گەشتن بە ئێستەتە لە سەرەتاوە هیچ ڕێگریەکت بۆ دروست بووە وەکوتم ڕێگریەکان بێگومان زۆرن ژنەکان پێویستەکە زیاتر خۆیان بسەلمێنن واتە تۆکە بۆ ئەرکێکت پێڕا ئەسپێدرێ ئەبێ زۆر زۆر باشتر ئەنجامی بی لە هەواڵەکەی ترت کە پیاوە بۆی خۆ بسەلمێنی لەبەرەوەی دائیمەن بەداخەوە لە مشکی هەواڵان لە مشکی عامی تاکی کورداوایە کەوە
ژنەکان کەم تواناترن و ئەم تێڕوانینە ئەم دیدەوای کردووە کە پێویستکە دائیمەن جهدی زۆر زیاتر بکەی، هەوڵی زۆر زیاتر بی بۆ خۆچەسپاندن، بۆ خۆ سەلماندن کە من لە ئاست ئەو بەرپرسیارەتەیە. ئەمە واکات کە لە ڕووی دەرونیەوە دائیمەن بڵێن فشارێکی زۆرێ لەسەرە. ئەمە یەکێکە لەو ئەوەی کە هاتبێتە بڵێن بەردەم من کە دائیمەن هەستم کردووە کەەوە هەمووی سیرتەکە و هەمووی چاوەڕێیەکە هەڵەیەک بکەی بۆی پەلامارێ بن، ئیتر لە سوۆسیال میدیاوە بێت لە هەر شوێنێکەوە بێت بچووکترین هەڵا بچووکترین لە لێدوانێکە وشەیەک غەڵەت بکەی یا هەمووی وەکو شتێک هەستەکەی لە کەمینایە بووی هەرەوەنێک کە غەڵەتێک کرد پەلامار بدرێی و فرسەتی ترە نادرێتێ مەسا ئەمە بۆ پیاوەکان کەمترە ئەم شتە. باشە بڵێ سەخان بەدەر لە ژن و پرسیژن پێم خۆشە چەند پرسیارێکی سیاسیش لێ بکەم. دۆخی ئێستای هەرێم و بەغدا و پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە ئێستادا لە چ ئاستێکدایە؟ ئاستێکی خراپ بەهێکوش لە ئاستێکی خراپایە. بەداخەوە ئێمە ساڵانێکی زۆر هەوڵمانیا بەتەواتی ئستقلالێتی خۆمان وەرگین لە هەموو ڕوێکەوە. ئەمە شوای کردکەوە دیپلۆماسیەتمان علاقاتمان لەگەڵ هەموو ئەحزابی عێراقیە زۆر خراپێەوە تا ئاسی پچڕان. ئێستا دووبارە گرێدانەوەی ئەو علاقاتانە تۆزێک قورسە، بە تایبەتی لەم کاتەیە کە بەرەو هەڵبژاردن ئەڕۆین و موازنە هاتۆتە ناو پەرلەمانەوە هەستێکی هەمووی پەس مزایداتەکە، هەمووی هەوڵی خۆ کاندیدکردنەوە و بەدەستێنانی کورسی زیاترەوە بۆ ئەمە طبیعی دیدێکی گلۆبالە لە هەموو دنیاە بەو شێوەیە کە تۆ کێشەیەکت قەیرانێکە تووشە بێ تۆمەتەکە ڕوبەڕووی یەکێکەکەیتەوە وەڵی ئەوان خەتابارن. ئیتر بۆ نمونە لە ئەوروپا ئەوترێت ئەجنبیەکان خەتابارن کە هاتوون لاجئەکانن ئەمەیان تێکیاوە لە هەر شوێنێک تەماشاکی دەستی تۆمەت بۆ یەکێک درێژەکرێت. لە عێراق ئێستا دەستی تۆمەت دایمەن بۆ کورد درێژەکرێت کەوا کورد موسەببی ئەوەیە کە ئەم هەموو قەیرانی داراییە تووشی عێراق بوو بێکامە ئەساسەن ڕاست نییە و عێراق یەکێکە بەداخەوە لە وڵاتە هەرە گەندەڵەکان و گەندەڵی بە دەرەجەی یەکەم وای کردووە کە عێراق بگا بەمەی کە ئێستا هەیە. بەڵام ئەم وتاری دژ بە کووردە و شۆڤێنیە لە شەقامی عێراقیە بەعام ئێستا زۆر بەدی ئەکرێ کە ئەمە دیسانەوە زەختێکە لەسەر سیاسیەکان و وای کردووە کە عیلاقاتی هەرێم و بەغدا باش نەبێت و خراپێ باش بە شێوەیەکی. پەیوەندیەکانی بەغدا و هەرێم یعنی هەم سیاسیەکان هەم هاوڵاتیشی ماندوو کردووە، یعنی هیچ ئەگەرێک نییە لە بەردەم ئەو وەفدانەی کەیەن هیچ ڕێکەوتنێک بکرێت لە پێکەوە لەگەڵ هەرێم و بەغدادا. بێگومان هەرە بێ بگەنە نەتیجە. ئەگەر ئێمە مادام ئێمە جوزئێکین لە عێراق و بیانەوێ بەو شێوەیە بمێنینەوە ئەبێ بگەینە ڕێکەوتن. بەڵام دائیمەن لە دانووسانە هەردوو تەڕەفەکە هەوڵەیەن زیاتر خواستی خۆیان بچەسپێنن و تا ئاخر ساتەکان هەمووی لە هەوڵی ئەوەیە کە خواستی خۆی فەرز کا بەسەر بەرامبەرەکە. ئێستاش ئێمە لەو حاڵەتەیەین نەگەنە نەتیجەیەکی ڕێکەوتن هەرێم بتوانێت خواستی هاوڵاتیانی خۆی جێبەجێ بکات. ئێمە هەرە بێ بگەینە نەتیجە لەگەڵ عێراقەوە گوتم مادام ئێمە جوزئێکین لە عێراق بەداخەوە ئەبێ لەگەڵ عێراقا پێک بین و ئەبێ بگەینە نەتیجە. بۆیە ئەم دانووسانانە گرنگە زۆر گرنگە و هەردوو لە هەموو کاتەکە بڵێن خواستی خۆیان نەهێنن نووسرا و تەقدیمیەکەن. لە ڕاستیشە ئەم بودجەیە کە ئێستا هاتووە موازنەکە گەیشتۆتە لای ئێمە لە پەرلەمان ئەبێ بوترێت کە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لەسەری ڕێککەوتون ئتیفاقیان لەسەری کردووە نووسراوەتەوە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەری دەربڕیوە و ئەو کار نێردراوە بۆ پەرلەمان واتە حکوومەتی عێراقی ڕەزامەندی دەربڕیوە لەسەری. بەڵام کێشەکە کە هاتۆتە ناو پەرلەمان مشکلەکەمانەوەیە کە ئێمە بەرەو هەڵبژاردن ئەڕۆین و هەموو حیزبەکان خەریکی مزایدە و بەدەستێنانی کورسی زیاترن. بۆیە ئەبێ پێشوەخت ئێستا لە ناو پەرلەمانە لەگەڵ هەموو فراکسیۆنەکانە لەگەڵ هەموو کوتە لە سیاسیەکانە بگەینە ڕێککەوتن بۆی بتوانرێت دڵنی لەسەر بدرێ و پەسەند بکرێت.
بڵێ سەخان هەمیشە دەبیستین لە هێزە سیاسیەکان باسی دەستکەوتی 30 ساڵی ڕابردووەکەن. پێ وایە هێزە سیاسەکان چی بکەن بۆ ئەوەی کە ئەم دەستکەوتەی 30 ساڵە کە باسی لێەوە دەکەن لە دەستی نەدەن؟ ئێمە بێ بە هەموو شێوەیەک پارێزگاری لە مانەوەی قەواری هەرێمی کوردستان بکەین. خەونی هەموو تاکێکی کورد دەوڵەتی کوردی بووە. دەوڵەتی کوردیمان بەدەست نێناوە تا ئێستا بەداخەوە، بەڵام توانیومانە هیچ نەبێ هەرێمی کوردستان بەدەستبێنین. و من بەداخەوە ئێڵم کەوا زۆرێک هەمویان نا، بەڵام زۆرێک لە عەرەبەکان ئێستاش ناتوانن وشەی هەرێمی کوردستان بڵێن، ئەقلیمی کوردستان ناڵێن. تەماشاکی کە قسەیان لەگەڵاکەی زۆرجار بە شەرتێک ئەمە لە دەستورە چەسپێنراوە، دەستوریە، بەس لەگەڵ ئەوەش تەماشاکی ناتوانن بیڵێن واڵەن پارێزگاکانی شیمالی ناتوانن وشەی ئەقلیمی کوردستان بڵێن. ئەمەنە دژ بۆ ئەقلیمن، دژ بۆ هەرێمن. بۆیە ئێمە مادام توانیومانە هیچ نەبێ هەرێمێک بەدەستبێنین، ئەبێ بە هەموو شێوازێک هەتا آخر دقا ئێمە بەرگری لێ بکەین و هەوڵ بمێنێتەوە بیچەسپێنین هەرێمێکی دەستوریە، ئەبێ پارێزگاری لێ. زۆر سپاس بڵێ سەخان، ماندوومان کردیت. سپاس بۆ دەرفەتەی بە ئێمە بەخشی. بینەرانی شارپرێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان. تا دیدار هەر شاد بن. زۆر سپاس، دەست خۆش بێ، ماندوومان کردیت.